کوڕە پاڵەوانە کوردۆ دەست پێ دەکەین کە لە یاری موای تای لە پاڵەوانەتی جیهانیە بەشداری کردو بوو بە یەکەم یاریزانی کورد و عراقی کە بگاتە یاری کۆتایی پاڵەوانەتی موای تای جیهانی وەتوانی لە ڕکابەرە فینلەندی و فەڕەنسی و تورکیەکانیش بباتەوە. گەنجێکی کورد شکستی بە نوێنەری وڵاتانی فینلەندا و فەڕەنسا و تورکیا هێنا، ئەویش ئیبراهیم محەممەد کە پاڵەوانێکی کووردە لە یاری موای تای و لە ڕێزی هەڵبژاردەی عراقدا یاری دەکا. ئەم پاڵەوانە گەنجە لە پاڵەوانەتی موای تای جیهان بەشدارە کە لە ئەنتاڵای تورکیا کێبڕکیەکانی بەردەوامە. ئیبراهیم لە دوو یاری پێشوویدا بە ئاستێکی بەرز دەرکەوتو لە کێشی 51 کیلۆگرامدا شکستی بە نوێنەری هەردوو وڵاتی فینلەندا و فەڕەنسا هێنا و بردنەوەی بەسەردا تۆمارکردن و خۆی گەیان دەیاری پێش کۆتایی. لەو قۆناغەشدا ڕوبەڕووی ئەحمەد کامدری یاریزانی تورکیا بۆ و توانی شکست بەویش بهێنێ. بەو جۆرە ئیبراهیم وەک تاکە کورد بۆ یەکەم جار لە مێژوویدا خۆی گەیان دەیاری کۆتایی پاڵەوانەتی موای تای جیهان و لە چەند سەعاتێک پێش تۆمارکردنی ئەم بەرنامەیەش لە ئێستادا یاری بەرامبەر پاڵەوانێکی کازاغستانی کرد کە ئیبراهیم نەیتوانی لە پاڵەوانە کازاغستانەکە باتەوە. بەو شێوەیە پلەی دووەمی بەدەست هێنا و مێژوویەکی گەورەی بۆ خۆی و هەڵبژاردەی عراقیش تۆمار کرد. یاریزانە کوردەکان لە یاریە جیاوازەکاندا و گوتمان ئاسی سەرنجڕاکێش پیشانەدەن لە پاڵەوانەتێکی نێودەوڵەتی بۆ تۆپی سەرمێز کە لە ئیمارات دەکرێت. کوڕە کوردێکی شاری هەولێر توانی شکست بە ڕکابەرێکی یاریەکەی خۆی بێنێ کە نوێنەری وڵاتی میسر. محەممەد بەشدار سەربەست کە تەمەنی 14 ساڵە و یاریزانی تۆپی سەرمێزی هەڵبژاردەی عراقا لە ئێستادا لە ئیمارات بەشداری پاڵەوانەتی ئیماراتی نێودەوڵەتی کردووە کە چەندین وڵاتی عەرەبی و ئەوروپی و ئەمریکی و ئاسیایی تێیدا بەشدارن. محەممەد بەشدار لە کۆمەڵەکەی خۆی ڕکابەری سێ یاریزانی میسری و ئوردنی و ئێرانی دەکات. لە یەکەم یاریدا محەممەد دوای کێبڕکێکی قورس توانی بە ئەنجامی 3 گێم بەرامبەر بە 2 گێم سەرکەوتن بەسەر نوێنەرەکەی میسر تۆمار بکە. بۆیە ئێستا محەممەد بە بردنەوەیەکی تر سەرکەوتن بۆ قۆناغی دواتر بەدەست دێنێ. پاڵەوانێتی نێودەوڵەتی ئیمارات چەندین یاریزانی ئازبەرز تێیدا بەشدارە و هەڵبژاردەی عراقیش یەکێکە لە بەشداربووەکان کە یاریزانی کورد محەممەد سەربەستیایدا بەشدارە. یەکێتی تۆپی پێ عراقلقی سلێمانی پاڵەوانتێکی بۆ بێچۆشێرانی یانەکانی سنووری پەرستگای سلێمانی کردەوە کە دوای کێبڕکێکی بەهێز هەڵەبجەی شەهید لەگەڵ یانەی نەورۆز خۆیان گەیان دەیاری کۆتایی و ئەم دوانە شەڕەکەن لەسەر نازناوەکە. یاریەکانی خولی بێچۆشێرانی پارێزگای سلێمانی گەیشتە کۆتایی بە دوو یاری کێبڕکەکانی خولی بێچۆشێرانی یانەکانی سلێمانی و دەوروبەری گەیشتە یاری کۆتایی. یانەکانی نەورۆز و هەڵەبجەی شەهید ڕوبەڕوو یەک دەبنەوە لەو یاریەدا. لە شاری سلێمانی بوو لە یاریگای زانکۆ هەردوویانی نەورۆز و چوارقڕنە لە قۆناغی پێش کۆتایی بەیەکگەیشتن. کاتی یاسایی یاریەکە بە گۆڵێک بۆ هەردوو لە کۆتایی ها. دواتر بەلەدانی یەکلاکەرەوە نەورۆز بە ئەنجامی 5-4 گۆڵ ئەنجامەکەی لە بەرژەوەندی خۆی یەکلایی کردە و بلیتی یاری کۆتایی بەدەستهێنا. لەلایەکی دیکەوە لە یاریگای فەرماندەی هەر لە سلێمانی هەردوویانەی پێشمەرگە و هەڵەبجەی شەهید بەیەکگەیشتن. یانەی هەڵەبجە توانی بەسەر یانەی خاوەن یاریگا خۆی بگەینەتە یاری کۆتایی دوای بردنەوەی بە 2 گۆڵی پێبرامبەر. بڕیاریشە لە یاری کۆتاییدا هەردوویانەی نەورۆز و هەڵەبجەی شەهید لە ئاستی پێچوەشێران ڕوبەڕووی یەک ببنەوە.